یانی سلێمانی سەرکەوتنێکی ئاڵتوونی بەرامبەر بەیانی قەڵاتزێ تۆمار کردو هیوای مانەوەی لە خولی پلەیەک بۆ گەڕایەوە و لە دوایین هەفتە شەڕی مانەوە لەگەڵ یانەکانی کۆیە و هەڵەبجە دەکا و ڕوبەڕووی هەڵەبجەش دەبێتەوە. لە هەفتەیە حەڤە و پێشکۆتایی خولی پلەیەکی یانەکانی کوردستان لە کۆمەڵی دووەم یانەی سلێمانی لە یاریگای زانکۆ میوانداری لە یانەی قەڵاتزێ کرد. سلێمانی با سەرەتایەکی باش دەستی با یاریەکە کرد. پاش زنجیرێک گێرش لە خولەکی سیانزا با لێدانێکی دوورمەودا بەرهەم جەبار توانی گۆڵی پێشکەوتن بۆ یانەی سلێمانی تۆمار بکە و یانەکەی خستە بارودۆخێکی باشەوە. جێمی یەکەمیش پاش چەند هەوڵە چێردویانە بەو تاقە گۆڵەی سلێمانی با کۆتا. لا جێمی دۆم یارەکە تەواو پێچەوە نەبووە. قەڵاتزێ باڵا دەستی یاریگا بوو. بەڵام لە یەکەم هێرشی هەڵگەڕاوەدا شڤان سەردار لە خولەکی 48 گۆڵی دومی بۆ سلێمانی تۆمار کرد. دوایەم گۆڵەش قەڵاتزێ هەوڵی زۆریدا جیاوازیەکە کەم کاتە و چەند هێرشێکی مەترسیداریشی بردا سەرگۆڵی سلێمانی بەڵام سەرجەم هێرشەکان بیاکان بوون. لە خولەکی 90 زائید یەکیش محەممەد جەمال توانی گۆڵی سێم و دڵنیایی بۆ سلێمانی تۆمار بکە و یارەکەش بە 3 گۆڵی بێوەڵام لە سوودی سلێمانی بە کۆتا. ئێمە سپاس بەخۆ ئەمڕۆ یاریزانەکان بە ئیلزامێکی باش و بە ڕۆحەتێکی چاک یاریان کرد هەچەند یاریەکە ڕکابەتێکی زۆری پێوە دیارویانی قەڵاتزێ یاریکی زۆر باشی کرد ئێمە توانیمان لە دو ساتەکانە بە هەجمەی هەڵەگەڕەوە ئەو یەک دو گۆڵە بکەین و سپاس بەخوای گەورە پێشکەوتین. ئینشاڵڵا لە بۆ یاریەکانی داهاتوو ئێمە یاریزانەکان لەسەر ئەو شێوازی یاریکردن و گوێڕایاڵیە بەردەوامین بۆی سەرکەوتوو بین و ئینشاڵڵا ینی سلێمانی لەم خەیرانە دەکەین. پێم وابێ تۆ پێ سروشتی وایدی سەرکەوتنی تێدا و کەوتنیش تێدا ئێمە لەگەڕ یەکەم توانیمان زۆر بەباشی یاریەکان بەڕێکەین. بەڵام لە گەڕی دووەمدا هەرچەند ئامادەکاریمان کرد بۆ بەڵام نەماتوانانی ئامادەجەکەمان بپێکین ئیدی ئەوەی پێشتر باسم کرد تۆ پێ ئاوا ناتوانانی هەموو شتەکەم بەدڵی تۆ نابێ. بەڵام ئەم ساڵ دوای 20 ساڵ قەڵاتزێ یەکەم وەرزمان بوو یەکەم ئەزمونمان بوو لە خولی پلەکانی کوردستاندا پێم وابێ بەسمانەوە بۆ ئێمە دەستکەوت بوو ئەوە ڕاستیە و لە کۆی هەژدەتی بکە هەر هەمووی خۆی ئامادەکردووە تەنها دەبێت تیبێک بڕاتەنا بەڵام ئەو بۆمە دەستکەوت بوو ئێمە بەڵێن دەدەین لە وەرزی داهاتوو ئیشەڵڵا تەموحمان گەیشتن بە نایاب دەبێت و وەرزی پار تەنها لە ماوەی 15 ڕۆژدا خۆمان ئامادەکرد لە بەرەوەی ئەو دەرفەتەمان لە بەردەستدانە بوو. بەڵام ئەم ساڵ هەردوای کۆتایی هاتنی یاری کۆیە ئێمە وەکو ستافی ئیدارە بەڵێن دەدەین کە پێکاتەیەکی زۆر باش بۆ وەرزی ئایندە ئامادە بکەین و ئامادەشمان تەنها گەیشتن دەبێت بە خوری ناب ئەگەر خوای گەورە موفقمان کرد. بەم بردنەوەیشی سلێمانی خاڵەکانی لەگەڵ کۆیە و هەڵەبجەی شەهید یەکسان کردەوە. لە کۆتاییشدا دەبێتە میوانی هەڵەبجەی شەهید و هەردوویانە ڕکابەری مانەوە لە خولی پلەیەکی یانەکانی کوردستان دەکەن. یانەی قەڵاتزێش بێیوا بوو لەسەر جەمەگەرەکانی لە خولی پلەیەکی کوردستان و یانەکە تەنها مانەوەی بۆ خۆی مسۆگەر کرد.